بەڵێ بەڕێزان بەردەوامینی کێکتر لە گفتوگۆکانمان ئەمڕۆ قۆناغێکی گرنگ لە قۆناغەکانی سەرژمێری گشتی لە عێراق کە بڕیارە لە مانگی 11 ساڵدا بەڕێوە بچێت دەستی پێکرد. گفتوگۆکەین لەسەر قۆناغی ئەمڕۆ ئەم قۆناغی ئەمڕۆ چییە؟ و بابزانین ئامادەکاریەکانی ژلارەمی کوردستان لە چه ئاستێکدایە چونکە دەزانین سەرژمێرەکە گشتیە لە سەراسی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەحموود عوسمان جێبەجێکاری سەرژمێری گشتی دانیشتوان و ئاڤاهیانی هەرێمی کوردستان. کاک مەحموود سڵاو لێبێ. سپاسانە بە خێراتی سەرچاو. ڕێستان هەیە ڕێزیشمەیە بۆ بینەرەکانتان بۆ وانەی کامان بیستن فەرمو قوربان. سپاس دەکەم. با سەرەتا بزانین ئەم پرۆسەی سەرژمێری گشتی لە عێراق گرنگیەکەی چییە؟ سەرژمێری گشتی دانیشتوان بەڕاستی لە هەموو وڵاتەکانی جیهانە. 10 ساڵ جارێک هیچ نەبێت 10 ساڵ جارێکە بێ سەرژمێری گشتی دانیشتوان ئەنجام بدرێت. باشە. باکسەوە وڵاتە پێشکەوتەکانی سەکردیانەتە 5 ساڵ جارێک لەگەڵ ئەوەی شەکە ئەپدێتی ڕۆژانیانە. چونکی سەرژمێری گشتی دانیشتوان گەورەترین پرۆسەیەکە دەوڵەت ئەنجامی بدا لە هەموو وڵاتەکانە. باشە. و پێش ئەنجامدانی 5 ساڵ تا 7 ساڵ ئامادەکاری بووەکە و هێز و توانا و تااقاتی مادی و معنەوی ئەو وڵاتە پاڵپشتی ئەو کارە ئەکەن بۆ ئەوەی ئەنجام بدرێت. لەبەرەوەی وا پێویستەکە 10 ساڵ جارێک ئەبدێتێکی تەواوی زانیاریەکان و نیشاندەری ئاماری بەرفراوان بکەوێتە بەردەست ئەو دەوڵەتە تەنانەت کەرتی تایبەتیش زانکۆکانیش پەیمانگەکانیش بۆ ئەوەی بتوانرێت لەسەر ئەنجامەکانی ئەو سەرژمێری گشتی دانیشتوانە 10 ساڵ جارێک پلانی استراتیژی دانرێ بۆ چۆنەتی خزمەتکردنی دانیشتوانی ئەو وڵاتە و پێویستیەکانیان بزانن کە تۆ تاک بە تاک پرسیاری لەکەی لە کات و زمانێکی دیاری کراوە و ئەم وەڵامی ئەم پرسیارانە بەگشتی لە دانیشتوانەوە دێ کە ئەڵێن سەرژمێری گشتی دانیشتوان تەواوکەری هەیە سەرژمێری گشتی دانیشتوان و بیناکانیش ئاڤاییانیش هەموو بینایەک لە وڵاتە ئەبێ لە پرۆسەیەکە پێش سەرژمێریەکە معرف کرێت پێناسە بکرێ ئەم بینایە چییە؟ یعنی تۆ بڵێ لە هەرێمی کوردستانە مەسەر مەلاین بینایە هەیە بەس ئەم بینایانە نیشتە جێبوونە پیشەسازیە گەشتیاریە بازرگانیە خزمەتگوزاریە وەکو خوێندنگایە نەخۆشخانەیە لە هەموو بوارەکانە هەر بینایەک کە تۆ وجودی هەبێ لەسەر زەوی ئەو وڵاتە لە چوارچێوەی ناو سنووری ئەو وڵاتە ئەبێ بزانین ئەم بینایانە چین بۆ ئەوەی دواتر بزانین وڵات ئەم وڵاتەی تۆ نەباری پیشەسازیە چۆن لە باری پیشەسازیشا چ جۆرە پیشەسازیەکەت هەیە کە تۆ کە ئێمەم کارەیەکەن کە کاری ژمارە لە دان و گەمارە سازی بەعرە پیاڵەن حەزم الحەسر وەتەرقیم کە تۆ دوای ئەوەی کە ژمارە لێدان ئەەکەی لە هەموو جادەکان و بیناکان و کۆڵانەکان و بینا بە بینا ژمارەی خۆی وەدەگرێت لەسەر ئاستی وڵات وارێم و پارێزگا قەزا ناحیە گەڕک گوند کۆڵان بلۆک کە کردومانە بلۆک لە 1920 بینایە ئەمانە هەمووی ڕەمزی خۆی وەرەگرێت دواتر بینا بە بینا دوای ئەم ژمارە لێدانە ئەچیتەوە لە دەرگاکەی ئەدەی ئەم بینای تۆ چییە؟ ئەبێ معرەفی کا بۆمان و دواتر کە تۆ بە شەرحێک تعریفەکەی ئەم بینایەکی بۆ نمونە پیشەسازیە پیشەسازی چییە؟ ئەبێ جۆرەکەی برۆسێ و چەند کرێکاری تیا ئیشەکات خۆی لە خۆیان مەسەڵەن تا دەکرێکار بێ بە پیشەسازی بچووکە لە دەکرێت کار تا 29 کرێکار ئەمە مام ناوەندە کە بڵێ لە سی کرێکار و بەرژوور هەمەنەوە لەمەەر کاتایسا سەرمایی کارگەکەیش ئەژمارەکەین چ جۆرە پیشەسازیەکمان هەیە لە وڵاتە هەروەها بۆ بازرگانیش بازرگانی ئەگەیتە دوکانێ ئەگەیتە مەحەلێکە ئەم بازرگانیە بازرگانیە تاکە یا کۆیە
ئەمە گەشتیاری ئەمە ئوتێلە ئەمە خوێندنگایە چەند خوێندنگاتەیە لەم وڵاتە ئەمە نەخۆشخانەیە ئەم ینی هەر وجودی هەر بینایە کە سەری گیرا بێ درشتی تۆمارە لەم وڵاتە بۆ ئەوەیش کە بگەینە هەموو بینایەک لە دەستمان نەڕوە ئمە سێ ساڵ ئامادەکاریەکەین بۆ حاڵەتە لە عراقا لە 2004ەوە ئامادەکاریەکەین هەر چەند ساڵ سەرژمێری گشتی نەکراوە لە ساڵی لە 1970 نەکرا ساڵ ئەم سەرژمێریە گشتگیریە لە عراقا نەکرا لە تەمەنی منەوە نەکرا 2004 هەوڵە دەین ئامادەکاریەکەین دێتە ڕۆژی سەرژمێرەکە باشە ئەنجام نادرا کەواتە ئامادەکاریەکانمان ئێستا کردووە و قۆناق بە قۆناق نزیکە بینەوە لە ڕۆژی سەرژمێریەکە و پێشتریش ئێمە هاتوین بۆ ئەوەی شوێنێکمان لەبیر نەچێ لە وڵاتی خۆمانە وێنەی ئاسمانیمان کڕیوە کە 30 سانتیمە خوێنێتەوە باشە ئەم وێنانە هەموو لەگەڵ نەخشە بنەڕەتەکانی خۆمانە هەمووی لە یەک دراوە هەڵمی ئەزانین وان بینایانە هەموو لەسەر مەکتەبیان لە بواری جیایەسا لەکە هەموو فەرمانەکانی ئێمە شکر بۆ خوا زۆر شارەزان هاتوین ئەم بینایانە هەمووی دیجیتایز کراوە هەمووی لە شوێنی خۆیان و تەرق ژمارەی لێدراوە جادەکان گەڕەکەکان لە ناو گەڕەکەیشە لەسەر ئاستی بلۆک جیامان کردوێتەوە 80 بۆ 100 ماڵ و چەند بلۆکی تایە و ژمارەیشی لێدراوە ئەمانە هەمووی ئەچێتە سەر ئەو تابلێتانەی کە مامەسا بەڕێزەکانمان هێناوە ڕایان هێنین لە ئیمڕۆوە کە بنە بەڕێوەبەر و یاری دەریان معاونەکانیان بەڕێوەبەری مەسەن هەر سێ گەڕەک ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە 4 پارێزگامان هەیە 4 ئیدارەی سربەخۆشمان هەیە 42 قەزامان هەیە 154 ناحێمان هەیە 2163 گەڕەکمان هەیە 5533 گوندمان هەیە ئەوجا بۆ هەر سێ گەڕەک بۆ سێ گوند بەڕێوەبەرێکمان دەستیشان کردووە بە پەروەردەی بەڕێزشمان و تۆ تا بتوانن خەڵکی ناوچەکە و گەڕەکە و گوندەکەمان بدەنێ بۆی معرف بن لای خەڵکەکە گوندەکانیش گوند بە گوند ئەیگرێتەوە هەمووی ئەوجا ئەم بەڕێوەبەرە بەڕێزەکە بەرپرسە لە سێ گەڕەک گەڕەک ئەبێت لە باوەشی بگرێ حەزمی بگرێت چوار دەوری بەپی ئەو نەخشانەی داوامانە پیان لەسەر تابلێتەکە و نەخشەی وەرەقیشمان داوە پیان سنووری گەڕەکەی خۆی دیارریەکە ئەو دواتر لەگەڵ یاریدەرەکانیە دێت ئەیکاتە بلۆکات هەر بلۆکی کیوتمان هەشتا بۆ 120 ماڵ کاتێک ڕاست 100 بینابێ ناڵێن ماڵ بینا ئەم بینایانە بڵێن بۆ هەر مەعاونێکی 500 بینادانێ 5 بلۆک ئەم 5 بلۆکە ئەم یاریدەری بەڕێوەبەرە بەرپرسە لێی لە ژمارەکردنی ژمارە لێدانی جادەکان کۆڵانەکان ماڵ بە ماڵی بلۆکەکەی بەرپرسە لە دوای ژمارە لێدان لە جنوبی غەربی بلۆکەکەیوە گەڕەکەیوە دەستی پێ بکە بە دەستە ڕاستە بینا بڕوا لێ بدا ئەم بینا چیە تعریفێکە و دواتر ئەمانە ئەو تعریفە کۆ دەکرێت بەپێی کۆدی نێودەوڵەتی کە 999 کۆدمان هەیە بۆ پێناسەی بینا 6 دیجیت بۆ نەمانوت ملیۆنێ لەبەرەوەی لە 6 خانە زیاتر نەڕوە تەرقی مەکرێ ڕقەمەکرێ کۆدی عالەمی وەرەگرێ کە ئەمە جۆرەکەی چێ ئەم بینا و بۆچی بەکاردێت کەواتە ئێمە پێش سەرژمێریەکە ماڵەکە ئەوەستن بۆ ورە کاک مەحموود هەمووتت ماڵ ئێمە بینا تیمەکە یەنە ماڵی ئێمە بۆ نمونە دوکانی تێدایە بەڵام وەکو خانوویەکی نیشتەجێبوون تۆمار کراوە بەڵام دوکانی تایە بۆ بە شوێنی بازرگانی لەم حاڵەتانەیە بڵێن چاوەڕێی دەمی خاوەن ماڵەکە ئەکەن یانەوەی نازانیارەکە چی خاوەنەکەی لەوێ کە ئیشکەرە کە لە دەرگاکە دەین یەک قوتعی هەڵواسیوە ئەگەر شوێنی ئیشکردن بێ شوێنی خەدەمات بێ یاخۆ بینای نیشتە جێبوونە کە لە دەرگاکە دەی ماڵی کێ ماڵی چەند خێزان لەم بینا هەیە لە حەسرەکە ئەمەی کە ئێمەسە 10 ڕۆژ ئێمە پێشتر 600 مامۆسای بەڕێزمان ڕاهێنا فەرمانبەرەکانی خۆمانمان لە مانگی 5 ڕاهێنا ڕاهێنانێکی تەواو وەکاری ئەزمونیشمان پیان کرد لە سیوەکی 5 لە مەدان لە ئەلفۆتایە ئی سەرژمێریمان پیان ئەنجامدا سەرژمێری ئەلکترۆنیش بە تابلێت
والربطة كونيكت بو بسيرفري الرئيسي وكزانياري كان همي تومارا كاتشت السيرفري الرئيسي أمانة كراهن ران تواو واللي بوينوا أذكاري أزمونيشمان بيان كل السرجم بارزقا كان عراقة أمكاران جامدرا دواتر طبعا وزارتي بروردا برابراتي شتي بروردا كان برابراتي قضا كان براستي كي عازيان بوتشو نسراري برز وزيري بلانداناني هرمي كردستان ولقل وزارتي بروردا وتعاونيك وتنسيق وهاجيكي تاومان هي هنقاو ما وسكان يكم هنقاو داوي حوصت مع مسامانيان كل لبهريما كأمان الرابين ببنو مع مستا راهنر بۆ 8574 مامۆستای ترکە کاری ژمارەدەدان و گەمارە سازیەکان پێ ئەنجامەدەین. ئەم 600 مامۆستا ڕاهێنران لە هۆڵان ڕاهێنران و کاری ئەزمونیشمان پێیان کرد لە مەیدانە و ئێستا لە ئیمڕۆ لە یەکینەوە 180 هۆڵمان لە سەرانسەری هەرێم کردوتەوە لە زاخۆ تا چێتە خانەقین ئەم 180 هۆڵە بۆ ڕاهێنانی 8574 مامۆستا بۆ ئەوی ببن بە بەڕێوەبەر و یاریدەر بەڕێوەبەری گەڕک و بەڕێوەبەری گوند و یاریدەرەکانیان بۆ ئەنجامداری کارەکانیان و لەسەر ئاستی هەموو گەڕەکان و ئەم بەڕێزانە ئەم بەڕێوەبەر و مەعاونانە کە خولەکەیان تەواوەکان ئەچنە سەرکار و بۆیان دانراوە لەسەر نەخشە و ناوەکان و فەرمانیان بۆ دەرچووە و ئێمە لە خزمەتیان نابین و بچووکیانەکەین کە ئەم کارەمان لەگەڵا بە هەماهنگگی ئەم کارە ئەنجامەدەین ئیتر هەر کەس چێتە شوێنکاری خۆی لە گەڕک و گوندەکانە بڵاوە بنەوە بۆ ئەوەی لە ماوەی 2 مانگە ئەم کارەمان بۆ ئەنجامدەن کە کاری ژمارە لەدا حەزم و ینی لە باوەشگرتن و ژمارە لەدان و گەمارۆسازی دوایەوەم زانیاریانە کە شوێنی نیشتەجێبوونەکان دوای معرفی بینانەکانەکەن لە خاوەن خێزانەکە پرسن کێ سەر خێزانی ئەم خێزانە ئەم ماڵە چەند خێزانی تایە بە پێی ئەو بەسەمسەکاتی داڵە فلانی کوڕی فلانی ناوی چوارەکە وەرەگری و چەند سەر خێزانە ئەمانە دواتر ئامادەیەکەین بۆ ڕۆژی سەرژمێریەکە ئەمانە جیاکرێنەوە 21 لەو 5 بلۆکەی لای هەر مەعاونیەکە کە بە دوومان کردێتی ئەوجا هەر بلۆکی ئەدەین بە باحسێ بە توێژەرێک بژمێرێک کە یەک کەسە ئەو 100 خێزانە ئەنجامەدا لە ماوەی 20 ڕۆژە لە ماوەی 20 ڕۆژە باشە کاک مەحموو خەڵکێک لە سەفەرن ینی لەو کاتەیە لەو 20 ڕۆژەیە لە سەفەرن بۆ ئەمە چیەکرێت نە پێشتر ئێمە لە ڕێگای ڕاگەیاندەکانەوە حملاتی ئەعلامی بۆ کرێ ڕێکلامی بۆ کرێ ئەم شتانە بێ 11 بە تایبەتی ڕۆژی یەکەم مەناتەجەو لە بێوبێ لە ماڵا بن ئەفراتی خێزانەکەی کەسانەکەی ڕوبەڕوو 7 پرسیاریان لەکەین بەڵام ڕۆژی یەکەم پرسیار لە ستەرۆک خێزان بڵێ لە ماوە 20 ڕۆژە بەڵام باری دیموگرافیەکەی دانیشتووان لە ڕۆژی یەکەمە ئەبێ ڕوبەڕوو لەگەڵیانە دانشین بۆ پرسیارەکانیان لێکرێ بۆ ئەوەی بتوانرێ ڕۆژی یەکەم کە باری دیموگرافی و دانیشتوانی عراق لە وا بڕیارە ڕێککەوێ ئینشاڵە لە 12 شەوی ئەو ڕۆژی یەکەمەی 20 مانگ ژمارەی دانیشتوانی عراق لەسەر ئاستی عراق و هەرێم و پارێزگا و خەزا و ناحیە بە نێر و مێوە ڕاگەیەنرێ و لە 90 ڕۆژەکەی ترا باقی پرسیارەکانیان لێکرێ هەنگاو بە هەنگاو تاکو فۆرمی سەرژمێریەکە کە 7 پرسیاری تایەوە نزیکەی 23 پرسیاریش لەسەر ئاستی خێزان دیسانۆ پرسیارە کە ئەو کەسانی کە لە دەروی وڵاتن و دانیشتوی ئێرن بە تۆمارەکرێن بە دانیشتو تۆمارەکرێن ئەم جارێەوە زۆر تەجروبە و ئەزبوونیان جێبەجێ کرد لە دەروی وڵات بەڕاستی ئەو عراقیانەی لە دەروی وڵات بوون نەهاتن بەدەم بانگەوازەکانەوە بۆ تۆمارکردن لەبەرەوە بڕیاریاندا کە سەرژمێریەکەم ناوەندیە فدرالیە کە ئەو سەرژمێری دانیشتوانی نەک دانیشتوان ئەو خەڵکە عراقانەی کە لە دەروی وڵاتە لەم سەرژمێریە بەشدار نابن تۆمار ناکرێن وەکو عێراقیەکی دەرەوەی وڵات کە لە بەرنامە نییە چونکی بە چەند هۆیەک ئەوان نایەن بەدەم ئەم حاڵەتەوە بەڵام ئەو کەسانی کە تۆڵی دانیشتوی ئێرن و سەفەریان کردووە تا ماوەی لیانە پرسی لە ماڵەکەڵێ ئەمەڵێم کوڕەمان ڕۆیشتۆ سەفەری کردووە سەفەرەکەی بۆ چەندێکە ڕۆژێکە دە ڕۆژە تاکو 6 مانگ ئەنووسرێت بە حازر غایب
ینی ئامادەبووی غائبە ئامادەبووە دانیشتوو بەس لێرە نییە. 6 مانگ زیاتر بێ نانووسری. کاک محموو ئەوە پسپۆرن لەم بوارە بەڵام ئەگەر ینی بۆی سەرژمێریەکی دەقیقتری هاوڵاتیانی عراقی تۆمار بکرێ ئەوانەی دەرەوە تۆمار بکرێن خۆیان تۆمار ناکەن باو خۆیان تۆمار ناکەن چەندی ئەو حاڵەتانە تەجروبەیان هەبووە لەگەڵیانە نایەن ویتر لەبەر ترسە لەبەر حاڵەتی ترە لەبەر کێشەی خۆیانە نازانم ینی هەرچیان کردووە لە سەتادەی ئەو دانیشتوان نەخوا ئەزانیت چنێک لە دەرەوەی وڵات بەڵام نایەن بەدەمینەکەەوەی تر بۆیە ئەو خەرجێ ناکەن و مەساریفێکی زۆر زۆرێ بێ کە خەڵکەکەش بە عام نێتە دەم پرۆسەکەەوە. باشە هیچ ملحەقێک لە سەرژمێریەکەی هەیە بۆ منە لە سەر و خێزانێک کە پرسیال لە 4 کوڕمەیە کوڕێکم 6 ساڵە بۆ نە لە ئەوروپا ئەمە ئیستۆمارەکرێ بۆ ئەمەش عراقیەکە لە دەرەوە بووی سەرژمێریەکی دقیقی ئەوانەی کە حازرن لە ماڵەکە تۆمارەکرێت باشە تەنانەت تیممانە چێتە نەخۆشخانەکانیش نەخۆشخانە بەس بەندیخانەکانیش ئەو شوێنانەی کەوا ناتوانن تەواجدیان لە ماڵا بێ لەو ڕۆژە سەرژمێری ئەکرێن نەک عراقیەکان هەموو ئەو خەڵکانەی کە بێگانەیشن ینی حتا بە قونسەلیات و سەفارات و ئەمانەی شابێدا ئەوەی لەسەر زەوی عراق لە ناو سنووری عراقا ئەژێ تۆمارەکرێت سەرژمێری ئەکرێت و هەفتا پرسیارەکەی لێکرێت هەفتا پرسیاری لێکرێت باشە لە دوای ئەم سەرژمێریەوە تۆ خۆت پسپۆری لە مەجای ئامارە ئیتر زانیاریەکانمان دەقیقە بن ینی بۆ نمونە ئاستی بژێویەم پارێزگایە وایە ئاستی هەموو زانیاریانەمان دەستەکەی بە ژمارەی دقیق باری کۆمەڵایەتی ئابووری خێزانەکان بە هەموو بوارەکان و دێتە بەردەست ئیترەوە نامێنێ ئەم کارگانە تۆمار نەکراون و ئەها هەر هەمووی تۆ ئێمە ئەڵێن کوخێک زنجێک لە دۆڵێکا بێ لە شاخێکا بێ لە بیابیانێکە بێ بەجێی نایاڵێ ئەبێت تۆمار کرێ و بێ زانیاری لەسەر وەرگیری ماوەی 20 ڕۆژ کەم نییە بۆ پرۆسەکە؟ نا خۆی ئەزانی چی ئەم جارەیان سەرژمێری گشتی دانیشتوان کە لە عراق ئەنجام درێ سەرژمێریەکی ئەلکترۆنیە بە تابلێتە کرێ وەکو جاران نییە سەرژمێرەکانی ترکە بۆ ڕقی بوو دوای 3 ساڵ 4 ساڵ ئەنجامەکانی دەرەکەوت کە ئەکسپایرە بوو نەبوو عینی ڕۆژ زانیارەکانە چێتە سەرڤەرەوە لە پاڵ سێڤەرەکەی شاو لەو داتا سەندەرەی کە ملیاراتی تیا خەرج کراوە بەرنامەی تەحلیلی و شیکاری لەگەڵایە هەموو شتەکانیشت بۆ شیکاری بۆ گوندە دوورە دەستەکان زەحمەت نییە خۆیەکە لە هەر کوێ بێ خەڵکمان بۆ داناوە سامان بۆ کردوون لا ئێمە شتێک نییە کە دوورە دەست بێ هەموو شتێک بەرنامەی بۆدانراوە کە نابێ یەک شوێن یەک کەس بە دەربگرێ مەگەر ئەو شوێنانەی کە حاڵەتی ئەمنیەکەی تەواو نییە ئەوە بوو دیاری کراوە کە چارت نییە کە پێی نەگەی ئەنا نە شاخ نە دۆڵ نە بیابان نە ئەمانە ڕێگر نابن لە بەردەم تیمەکانمان بۆی بگەن بە شوێنی مەبەست. باشە هیچ مەترسیەکی دیموگرافی دروست ناکە؟ ئەم خۆی سەرژمێریشی دانیشتوانی ساڵی 24 کە بڕیارە لە 2011 ئەنجام بدرێ وە قۆناخی لە وەکو سەرژمێرێکش قۆناقی ئەوەی کە ئیسە دەستی پێەکەین کاری ژمارە لێدان و گەمار و سازیە ناوی لێن دراوە سەرژمێری بۆ گەشە پێدان لتەنمیە فەقەت بۆ ئەوەی تۆ ببیتە خاوەن دەریایەک لە زانیاری و نیشاندەری ئاماری دەربارەی تاکەکانت خێزانەکانت لە هەموو بوارەکانی پەیوەنددار بەم کەسەوە دێتە بەردەست بۆەوەی بزانی بارودۆخی باری ئابووری کۆمەڵایەتی خێزانەکان لە چیا و لەکوایە کەم و کورتیەکان کە تۆ بتانی لە ڕێگای ئەم نیشاندەری ئامارە ڕاستەقینانەوە بتانی پلانی ڕاست ڕەوا زانستیانە داڕێژی بۆ گەشەپێدانی وڵات بۆ ئاوادانی وڵات بۆ خزمەتکردنی زیاتری دانیشتوان و پێگەیاندنی خزمەت گوزاریەکان بە هەموو خێزانێک چونکی لەم پرسیارانە کە تۆی کەی ناوی تەواوی و نێرە مێباری خوێندنی لێ بۆمان دەرەکەوێت چەند کەس خوێندنی تەواو کردووە و بڕوانامەکەی چییە و ئەوانەی کە بەردەوامن لە خوێندن لە چ خۆناغیەکان و خوێندەوارمان ماوە بڵێ
ئەم حاڵەتانە لە بواری پەروەردەیە کامل تەفاسیلی تاوان ئەم فۆرمە لەسەر خواستی هەموو وزارەتەکان داڕێژراوە هەر وزارەتێ تۆ پێویست بە چییە بە زانیاری بۆی تۆ دواتر پلانی لەسەر داڕێژی بۆ گەشەپێدانی ئەم وڵاتە و لە بواری پیشەکەی خۆتە لە بواری تەندروستیە باری تەندروستی هەموو تاکێک دێتە بەردەست بۆ باری ئابووری باری خۆ دەزانی کەم هەوڵاتی هەیە مەسەلەن بڕی موچەکەی بڵێ باری گۆزەرانی ئەگەر باشیش بێ هەوڵاتی عراقیانی بەداخەوە هەمیشە باشیش بێ هەر دەڵێ ڕەنگەت نەڵێ باشم ئەمە پرسیاری ئەلبانەی لێ ئەکرێ بۆ پرسیارانە ئەمە مەبەستم باری خوێندنی باری تەندروستی باری کەم ئەندامی هەموو تاکێک هەرەوە نییە بڵێ وڵا کەمەندامم بڵێ کەمەندامێکە لە چیایە کۆڵی مێشکە ئەڵێ دەستم بەڵێ کام دەست ڕاستت یا دەست نییە قاچێت یعنی تۆ بە تەفاسیلی کامل ئەوە بۆ وزارەتی پەروەردە وزارەتی تەندروستی زانیاری تەواو چێتە بەردەستی لەسەر تاکەکاری وزارەتی کۆمەڵایەتی وزارەتی شارەوانی یعنی تۆ هەموو پرسیارەکانەکەی لە وزارەتی ئاودانکردنەوە لە هەموو ماڵێکە پرسیەم بینایی کەتیایەتی کرێ یاخۆی خۆت یعنی تۆ لوا بۆ دەرەکەوێ ئەرقامی حەقیقی لە بوارەکانە دواتر باری پێویستیەکانی ماڵ چی هەیە لە ماڵە هەموو ئەنووسێ دواتر ئێمە بواری کار و بێکاری هەموو تاکێک لێ پرسیە کارت هەیە بڵێ ئیشەکەت چییە پیشەکەت چییە دەرچووکی لەکوێ ئیشەکەی لە کەتی تایبەتی یا حکومیت دواتر بێکارەکانمان بۆ دەرەکەوێ ئەم بێکارانەمان کە بێکارن بڕانامی چیان هەیە یاخود ئاستێکی خوێن هەوڵاتێکە زانیاریەکانی بەڕاست و دروستی نەدا ئەمە دو پرسیارمە بەرپرسیارە بێ بۆ نەهاوڵاتیەک کرێکی بێ بۆ نەیدا هەندێک ڕەنگە خاوەن ماڵ خۆتەزای بڵێ کرێکی نیم بڵێ خاوەنی خۆ مەسەلەن ئەم بابەتانە نەخۆ حەزی جنابتم کردەمە هەمووی ڕێکلامی بۆ کرێ حەملاوی بۆ کرێ و دانیشتوانە ئەبێت تێ بگەن بگەین پێیان دەنگ و ڕێگمان بگا پێیان کە ئەمە بۆ خزمەتی ئەوان بۆ ئەوەیە کە تۆ ئیتر ئەوە هەڕەمەکی نەبێ خۆ لە نتایجی ئەم سەرژمێریش بۆ دوو شتی گرنگ بەکاردێت یەک بودجەی پارێزگاکان لەسەر نتایجی ئەم سەرژمێریەدا ئەندرێ زایدەن ژمارەی مەقاعدی پەرلەمانیش کە هەر پارێزگایەک چەند مەقعدی بەڕاست و ڕەوایی باقیشی ئەچێتە خزمەت بواری گەشە پێدانەوە پارەی بۆ تەخسیس کرێ بۆ پارێزگاکە لەسەر جەمەی بۆ شتێکی تریش بەکاردایە یعنی تەنها بۆ خزمەتکردنی دانیشتوان نەبێ و ئەو زانیاریانەی لە هەموو تاکێک و خێزانێک وەرەگرێ هەمووی نەهێنیە بە پێی یاسا بۆ کەس نییە زەم زانیاریانە وەرگێت تەنها و تەنها ئەبێتە نیشاندەری ئاماری لەسەر ئاستی وڵات و هەرێم و پارێزگا و قەزا و گەڕەک و گوند و کۆڵان و سەد ماڵیەکەیش کە لە چ وەزعێکە ئای پاکی پێگا کارەبای هەیە ڕێگەوبانەکەی چۆنە بواری نیشتە جێبوونیان لە هەموو تاکێک بە تایبەتی لە مێینەکانە 5 ساڵ و بەرەژورە تۆ خێزانداری یانە ئەو چەند مناڵت بووە لە تەمەنتا تەمەنی هاوسەرگەری تا چەندێکی مردووە چەندێکی زیندووە چەندێکی بە مردووی لە دایک بووە ساڵی پار لە ئیمڕۆ ئەم خێزانە چەند کەسی لێ وەفاتی کردووە ئەسبابەکەی چییە بۆ ئێمە ڕێژەی گەشەی دانیشتوانیشمان بۆ بێتە بەردەستامەوەی وزارەتی مەسەرەن وزارەتەکان کاڵێم هەر وزارەتێک و پشکی خۆیە بۆ پلاندە وزارەتی پەروەردە ئیتر مرتاح بێتە ماوەی 10 ساڵ ئەزانێ بەناو لای بێت ئەمساڵ چەند کەسە چێتە مەکتەب تەمەنی ئەبێتەوە چێتە باخچەی ساوایان بەناو لە گەڕک ماڵەکەیشی لە ئاستی مەکتەبەکانە تۆ چۆن ئەو خوێندنگانەت هەموو بێتێتە بەردەست لەسەر نەخشەکان ئەمە هەموو دا ئەبەزێ لەکوێ پێویست بە خوێندنگایەکە بیکەیت و کە بوجەت هەیە لەکوێ پێویست بە قەستەخانەیەک و نەخۆشخانەیەکە کە ئەم دانیشتوانە و نەژمارەی دانیشتوانەکەیەتی خەدەماتی تەندروستیان نییە کوێت ئەم پارەی کە لە گیرفان تا لەکوێ خەرجیکەی کە بتوانانی زیاتر خزمەت بە دانیشتوان بکەیت لە هەموو زۆر بەڕێز مەحمەد عوسمان جێبەجێکاری سەرژمێری گشتی دانیشتوان و ئاڤاییانی هەرێمی کوردستان سپاس بۆ زانیاریانەی ڕاهێنانی ئەم بەڕێزانە کە حەسوو تەرقیمان بۆکەن دوای ئەوش لەسەرمانە 23,000 مامۆستای بەڕێزی تریش ڕابهێنین بۆ ڕۆژی سەرژمێرێک مامۆستاکان ئەو کاتە بانگوازی بۆکەن بۆی کە بەڵێ ئەمە تەنسیڵمان لەگەڵ پەروەردە هەیە و پەروەردەیش سەرچاوەی ڕاستی کادرەکانن
مامۆستای بەڕێز بەڕاستی لە هەموو ئاستایەکە و هەموو واجبەکانی جێبەجێەکات خەڵکی زۆر زۆر ڕۆشن بیرن. سپاس. ڕێزم هەیە بۆ جەنابتان و ڕێزشم هەیە بۆ هەتا کەسانەی کە کۆتاییم هاوکارمان پرۆسێژەوە هەبوون. کورساتۆر ماڵی خۆتە و سپاس دەکەین کە گەیاندن هەنگاو بە هەنگاو سپاس دەکەین. دەنگ و ڕەنگی ئێمە و بچینە لای هەموو تاکێک و هەموو خێزانێک و ئەهمیەت و گرنگی ئەم سەرژمێریان بۆ باسکەین کە هەموو لایەکەوە هاوکار بین پێکە وەکو یەک تیم ئەم کارە بە جوانی ئەنجام بدەین و سەری خێ سپاس بامەدەبوون سەر هەردوو چاوم. زۆر زۆر ڕێزم سپاس. هەیە بۆ